زەوی فەرمانبەرانە و ئینشاڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە ئەو بربەستانەی کە لە سەر ئەوە بوون کە زەوی فەرمانبەران تاخیر بوو و لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تراچی لەگەڵ بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی گەرمیان و بەڕێوەبەرایەتی نەخشەدانان و ئاوادانی گەرمیان کۆنتاکتمانە بێ و لەسەر خەتەبین بۆەوەی بە زووترین کات دەست بکەین بە پرۆسەکە و دەست بکرێ بە دابشکردنی زەوی فەرمانبەران لە شاری کەلارە. باشە کاک سامان پێشتر بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی گەرمیان باسییان لەوە کرێوان گرفتی ئەوان هەیە کە و لیژنانی هەیەە ئۆتۆمبیل و پارەی پێویستیان لە بەردەسانیە و پارێشی کە داوایان کردبوو نزیکەی 42 ملیۆن دینار بوو پێم وابێ ئێوە چیەکەن بۆ دابینکردنی ئەو پارێ بۆی گرفتەکان چارەسەر بێت؟ وەکوتم لەبەر چەند ڕێکارێک لە مەسح تایبەتە بە لیژنەکانی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی گەرمیانەوە کە ئەو توانایان ڕەنگە لە بەردەست نەبوو بێت کە ئیشەکان ڕاپەڕێنن بە دڵنیاییەوە ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە سەردانیانەکەین و هەموو هەوڵێکە دەین و هەموو هاوکاریەکەکەین بۆ ئەوەی کە ئەو ئیشانە تەواو بێت و لیژنەکان بکەونە ئیشەوە و بە زووی فەرمانبەران بنە خاوەنی زەوی خۆیان. باشە ئەمەلیەوە هەیە یعنی هاوڵاتیان دڵخۆش بوون کە لە چەند مانگی داهاتووە زەویان بەسەردا بەش بکرێن؟ بەڵێ ئەوەی کە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان قسەمان کردووە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەخشەدانان و ئاوادانی گەرمیان قسەمان کردووە ئەو گرفتەی کە هەبووە ئێمە بەڵێنی ئەوادەین کە چارەسەری بکەین لە چەند ڕۆژی داهاتووە و ئەو گرفتەی چارەسەر بوو ئیشاڵڵا هەموو فەرمانبەرانی گەرمیانەوانەی کە ناویان هاتووەتەوە بۆ وەرگرتنی زەوی لە ماوەیەکی کورتا دەسەکەین بە دابشکردنی زەوی و ناوەکانیان بڵاوەکرێتەوە.